شتێکت پێویستە؟ نە بەڵێ چی بووە؟ هیچ چیەوە؟ چیەوە؟ پرسیارێکم هەیە بڵێ ماسی بە چیەژی؟ ئاو ئەی مراوی لە چیە مەلاکە؟ ئاو یعنی هیچ حاڵی بوون؟ ناوەڵڵە ئەی قڕ بە تەپڵی سەرم ئای داماڵ ئەحمەد توێنێتی غەریبەی لە دوو ژندا ناوێرێت بە کەسیان بڵێت توێنیمە با بزانین بە کامیان دەڵێت ئاوی بۆ بێنێت ئەڵێم خینە ئەڵێم ژنەکە چی بووە؟ عەزیەت نابێت پەرداخی ئاوم بۆ بێنیت؟ باشە چیەوە؟ بەدەستی خانمێنە بێ ناتوانیایە بخۆیەوە ها یادەتەوێت چاو لە لەنجەولارەکەی بکەیت چۆن ئەڕوا ها بۆیە دەڵێن لە قەدیمە کوتویانە ئەگە تازە هاتن کۆنە خەڵاتن دەوەرە پیاوەتی بکە کتێ ژنەکە ویستم تۆ عەزیەت نەکێشی تۆ ژنە گەورەکەمی ئێستا بەقەدەر هەموو دنیا ئازیزی لە ئەگە عزیز بام ژنت بەسرە من نەدەهێنا ئەخ دەوان نییە بە قەبری باوکم ئێستا پەنجەیەکی تۆ وز هاتات چی بووەوە؟ سێ خۆتاندا هەبووە من جاهنا بۆ ئاو؟ ئەوە ئاویش ئای خوای ئەم غەدرە هەڵ نەگری بورە بابە وەڵڵا ئێوە غەدر لە منەکەن ئەشەم بیللا ڕووی بابی خۆم ڕەش بێ ئەجینا من خۆم بە خۆمم کرد ئەوە ئاوەکەش من نەخوات وەڵڵا دە هەرمەی خۆ هەرمێ خۆ ئەشەم بیللا ئەوان ڕاز و تۆ پیاوی دووژنە جەرگی کونکونە بابە تۆ ئەوەی کە هەتا ئەو هەک بە خۆشەویستی و ئەوانەی کە پێوترێ مافۆوانە لە دانەیەکا سەرفیکە بۆ یەکەی بەدوان مامۆستا پرسیارەکی بەجددیت لێ دەکەم هەر لە بەرنامەی وەرە دەری یعنی ئێستا بەش زۆر بە ڕاشکایی جوانمان بدەوە ئادێ قەت بیر لە ژنی دوۆم کردەوە جواب بنیە چ؟ بە کوردی ماکو جواب دەترسێ یان بە خۆت حەز ناکەی حیفن نەکرد من بترسم من ڕاستی شێرم دی پار نەترسام ێستا لەوە ترسم بیکەم بەدوان خات و ڕێزان فەرەج بەبێ ئەوەی هیچ تەچی ببڕین ئەو ئەڵلقەیە تایبەتە بەس تەمەشای کۆتایەکەی بکە تەواو یعنی ناترسێ جار بە ورە مۆنتاژی ناکەم وەڵڵا دایدەنێ بەجدیتە ئەرێ بەخوای سوعبەتیوانەکە والله دایدەدەن تا سوودیشی خوارد